After the Hispaniola reached the island the next morning, the crew stopped following orders properly and started grumbling. ئێمە گەیشتینە دوورگەکە. پاش ئەوەی کە هیسپانیۆڵا گەیشتە دوورگەکە، تاقمەکە چیتر گوێڕاڵی فەرمانەکان نەبووە دەستیان کرد بە بۆڵەبۆڵ. The men were clearly close to mutiny, and so we had a meeting in the cabin to decide what to do. بەیانێکی ڕۆژی دواتر کە کەشتی هیسپانیۆڵا پیاوەکان خەریک بوو یاخی ببن. بۆیە ئێمە کۆبنەوەیەکمان کرد لە کابینەی کەشتێکەدا تا بڕیار بدەین چی بکەین. Smollett decided that Silver and most of the crew should go ashore because Silver would tell the men to work properly to hide his secret plan. کاپتن سمۆڵەت بڕیاریدا کەوا سلڤەر و زۆرێک لە ئەندامی تاقمەکە پێویستە بچنە کەنار دەریا، چونکە سلڤەر بە پیاوەکان دەڵێ بە شێوەیەکی ڕێک کار بکەن تاوکو پلانە نهێنیەکە بشارێتەوە. Jim decided to drop quietly into one of the pirates' boat, but Silver saw him. So, when the boats reached the beach, the boy jumped out and ran into the woods for safety. جیم بڕیاریدا بەهێمنی بچێتە ناوەیەکێک لە بەلەمەکانی چەتە دەریاییەکان، بەڵام سلڤەر جیمی بینی بۆیە کە بەلەمەکان گەیشتنە کەنار دەریا، کوڕەکە جیم پازیدا دەرەوە و ڕای کرد بەرەو ناو دارستانەکە بۆ سەلامەتی ژیانی خۆی. When Jim later heard voices, he quietly moved closer, and he saw that it was Silver and one of the crew called Tom. کاتێک جیم گوێی لە چەند دەنگە دەنگێک بوو بەهێمنی و نزیک بوویەوە، ڕۆیش بۆ شوێنی دەنگەکە و بینی سلڤەر لەگەڵ یەکێک لە ئەندامانی تاقمەکەیەتی بە ناوی تۆم. He saw that Silver was trying to persuade Tom to join the pirates, and when Tom refused, Silver cruelly killed the poor man. سلڤەر هەوڵی دەدا تۆم قایل بکات بۆ ئەوی پەیوەندی بە تاقمەکەی بکات. کاتێک تۆم ڕەتی کردو پەیوەندی بە چەتە دەریایەکان بکات، سلڤەر بە شێوەیەکی زۆر دڕندانە ئەو پیاوە هەژارەی کوشت. Then Silver blew his whistle, and Jim guessed that he was calling his men. And so, he ran back through the woods to save his own life. دوای ئەوەی سلڤەر فیکەی لێدا، جیم وای زانی کە سلڤەر پیاوەکانی بانگ دەکات، بۆیە جیم ڕای کردو بۆ ناودارەکان تا ژیانی پارێزراو بێت.